ev hunermandana îro rastî li vir kombûne dixwazin rewşak û welatê me gelê me têda dibohire hindik histên xwe pêşniyariyên xwe nêrînên xwe bînin ziman wek hûn jî dizanin welatê me ev dema dîrokî em têda diborin rastî alî erînî de jî gelek şansên mezin hene ber ku Rojhilata navîn da şer diqawime li wakı Başûrê Kurdistanê li parçeyê dinan jî belkî firsedekî mezin e firsedekî zêrîn heye ku Kurd bibin xwedî statû ev derfet çêbûye ئەگەر ئێمە وشیار نەبین ئەگەر حیزبەکانی کوردستان وشیار نەبن ئەگەر حیزبەکانی کوردستان ئاشتی و دیالۆگ نەخەنە کار ئەگەر بە ئاشتی و دیالۆگدا نەنیشن کێشەکان چارەسەر نەکەن خەتەری هەرە گەورە لە پێشمانە کە خەتەریش ڕوویدا هیچمان پێ ناکرێ ئەو کاتە بێت دەست بخێنە سەر دەست و ئاخی وە هەڵکێشین منیش وەکو ژنێکی هونەرمەند وەکو کوردێک وەکو ئینسانێک داوا لە حیزبەکان دەکەین دەست لە شەڕ بکێشن کوردستان لە دەست ئەدەین من تا ئەو جێگە لە بیرم بێ هەمیشە وتیانە کورد حەز بە شەڕ ناکات ئەگەر شەڕیش بووێ بەس دفاع ئەکات ئیسە بۆ ئەبێ شەڕکەین لەناو خۆمانە دەنگێ مە بچە هەر کەسی دەنگێ مە بچە تەوایا ملەتێ کورد هەنێکی مرۆڤ وێرەک دەبێ هەنێکی جەسارەت دەبێ کار و بار و خەبات دەبێ داواتان لێ ئەەکەین داوا لە ئێواکەین داوا لە هەموو کوردەکەین داوا لە هەموو لایەنە سیاسیەکانەکەین کە بە هیچ جۆرێک شەڕ نەکەن وەلاشەن بە قسەی ئێمە ناکەن بەڵام مەفزە بە قسەی میلەتە بکەن میلەت شەڕی ناوێت ئێمە وەکو هونەرمەندان دژی شەڕی براکوژین ئێمە لە سەندیکای هونەرمەندانی کوردستان دژ بە هەموو داگیرکاریەکین بۆ سەر خاکی کوردستان و داواکارین هەموو حیزبە کوردستانیەکانی هەر چوار پارچەی کوردستان دیالۆگ بکەن کۆبوونەوە بکەن گفتوگۆ بکەن و هەوڵ بدەن چارەسەر بۆ ئەو کێشانە بدۆزنەوە کە ئێستا بەرۆکی کوردستانی گرتووە شەڕێ براکوژی تو فایدە نەگیاندیە ملەتی کورد شەڕێ ناوخۆیی تو فایدە نەگهێناندیە ناو ملەتی کورد ji bo wî jî daxwaza me hêviya me rica û tikayê me ji hemû mezinên me siyasetmedarê me kesê ku li ser navê me hukm dikin rica me tika me ew e carekî din bi tu newekî bi tu awayekî heq û heqsiz her kî be heq û neheq bê ku em wiya bipejirînin bê ku em rexne bikin qet'iyen em qebûl nakin پەیامێک بگەێنن بە هەرێمی کوردستان بە هەموو حیزبەکان تکایە تکایە جارێکی دی خوێنی کورد بەدەستی کورد نەڕژێنن خزمەتی میلەتەکەتان بکەن من داوا لە حیزبەکان ناکەم شەڕ ڕاگرن چونکە بە بڕوای من شەڕ دەستی پێکردووە بەڕاستی شەڕ دەستی پێکردووە دەمێکە شەڕ دەستی پێکردووە من داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم هەوڵ بدەن ئەو شەڕە ڕاگرن چونکە لە نەتیجە بەس کۆمەڵانی خەڵکی کوردستان بە گشتی تێیدا زەرەرمەند دەبن بۆیە دەبێت کۆمەڵانی خەڵکی کوردستان داواکردنی شەڕ بکەن بۆش تێیدا زەرەرمەند دەبن خەتاباریش دەبن لەناو خۆمانە بەداخەوە شەرم لە یەکتری ناکەین شەرم لە کوشتنی یەکتری ناکەین شەرم لە بێڕێزی بەرامبەر کەسە پیرۆزەکانی خۆمان ناکەین زۆر لە هونەرمەندان نیانوێراوە ئەمڕۆ بێن ئێرە لێدوانێک بن دوژمنانی ئێمە هونەرمەندەکانیان بانگەشەی شەڕ بۆ سوپاکانەکەن بێن ئێمە بکوژن شەرم ناکەن بە هیوام کە لەلایەن مێدیارە دەنگی مە بگا بۆ حیزبانە تکاو لێ دەکەم و شەڕ بوەستێنن ڕاستی ئێمە هەموو هیلاک بووین ئیتر تااقەتی ئەو هەموو شەڕ و جەنگەمان نەماوە بە هیوام ئەو هەڵوێستەیمە درێژایی پێ بدرێ هونەرمەندەکانی پێش بێنە دەنگ یەکەم جار ئەف هەنگاوە ئان ئەو پێنگاوە کو هاوێتی هونەرمەندên کورد هەمی شێوازێت هونەری گولڤێرێ کۆمە بنەڤەیە ku dibînin hestê xwebîne ziman ji bo êgirtina gelê Kurd ji bo êgirtina netawa xwe ji bo êgirtina xwe bi xwe ya hunermendê Kurda û bi taybetî jî nuqta hesas kunûke di welatê me de rêd det ev dagirkiriya ser welatê me milletê me ku em pêk ve vî dengê xwe van berêzawêt heta neke herêkê cumlek ristek ji dilê xwe pêşkêşî هەموو پارتێن کووردا کردی هەموو جهێت پەیوەندیدار کردی کو ئەم دەنگی خود گەهینان ئێدی بەسە بشێن چارەکێ استراتیجیەک هەبیت تە ناوبەینا خوددا کورد خۆ نەکوژن تەنێ ئەوەیە gelek spas